بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان کۆنفرانسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ دیاریکردنی بەرپرسی مەڵبەند و کارگێڕانی لا شاری ڕانیا بەڕێوەچوو. لە کۆنفرانسەکەدا حاجی عەبدوڕەحمان سلێمان بەبێ بوونی ڕکابەر وەک بەرپرسی نوێی مەڵبەند هەڵبژێردرا. بەرپرسی پێشووی مەڵبەندیش پیرۆزبایی لە بەرپرسی نوێ دەکات و دەڵێت بۆیە خۆم کاندید نەکردوێتەوە تا هەل بە برایەکی دیکە بدەم. دەمەوێت لێرەوە سوپاس تەقدیر بۆ برای بەڕێزم مامۆستا ڕزگار کە زیاد لە 11 ساڵ بەیەکەوە کارمان کرد. ئەمڕۆ دیارە وای خواست کە براتان ئەو ئەرک و بەرپرسیاریتی وەربگرێ و پشت بەخوا لە ئاستی ئەو بەرپرسیاری تێدا دەبین بە فەزلی خوا و هاوکاری برانم لە کابینەی تازە و ئینشاڵڵا شتێک دەکەین کە پشت بەخوا مای ئومێدی خەڵک و جەماوەرەکەمان بێت و گڕوتینی زیاتر بە خۆمان و بە کارەکەمان ئینشاڵڵا لە چوارچێوەی ئەو کارنامەی کە کۆمەڵی دادگەری هەیەی بۆ ئیشوکارەکانی داهاتوومان. ئێمە سەرەتا پیرۆزبایی لە بەرپرسی نوێی مەڵبەند و سافی کارژێڕی دەکەین کە متمانەی ئەندامانی کۆنفرانسیان بەرەسەمایی وای سەرکەوتنیان بۆ دەخوازین و سەبارە بەکانی نەبوونەوەشمان بۆ خۆممان بڕیارماندا خۆم بڕیارمدا کە کاندید نەبمەوە بۆ ئەوەی کە دەرفەتێکی زیاتر بڕەخسێنین بۆ برایانی تر کە بتوانن لەو بارەدا بێنە پێش بتوانەوەیش خزمەتکەن. ئێمەش لە هەر شتێکمان پێ بەکەڵ داهاتوودا لە هەر بوارێکدا بێ لە خزمەتدا. ئەندامانی مەڵبەند با گەرموگوڕی و دڵخۆشیەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردننی کۆنفرانسەکەیان کرد. ئەندامێکی ستافی هەڵبژاردننی کۆمەڵیش دەڵێت پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوەچوو. ئەوە زۆر سەرنجبینی ڕاکێشا هەرچەند لە ڕابردوش هەروە بووە واز بەخوای گەور ئێستا و بەردەوامیش دەبین لە داهاتووشدا کۆنفرانسێک سەرتاکەی بە ئاەتی قورآن دەست پێ بکە ناوەڕاستەکەی دەسەڵگرتن بێ و نوێژی تێدا بکرێ و کۆتاییەکەشی بە حەمد و سوپاس خی گەور کۆتایی پێبێ تاکید لەوەی کە سەرکەوتوو دەبێ و نەتیجەیەکی باشی دەبێ بۆ بەرەو پێشچوونی هەم سەحوەی ئیسلامی بەگشتی و هەم کۆمەڵی دادگەریش بە تایبەتی. ئەمڕۆ ئێمە وەک مەکتەبی هەڵبژاردن هاتینە سنووری مەڵبەندی ڕاپەڕێنی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ پرۆسی هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند و کارگێڕانی مەڵبەند. سوپاس بۆ خوا پرۆسەکە زۆر باشی بەڕێوە چوو بەرپرسی مەڵبەند و کارگێڕانی مەڵبەند بە هەڵبژاردن مەڵبەندی ڕاپەڕێنی کۆمەڵی دادگەری کوردستان. لە ڕابردوودا مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری لە ڕووی کار و چالاکیەکانی پێشەنگی مەڵبەندەکانی کۆمەڵ بووە بە مەبەستی ئاڵوگۆڕی و گۆڕانکاری لە ستافی مەڵبەند. کۆنفرانسەکە بەڕێوەچوو تایدا بەرپرسی نوێ و کارگێڕانی مەڵبەند لەلایەن ئەندامانی کۆنفرانسەوە هەڵبژێردران. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.